لەوێ بە ئامادەبوونی ژمارەیەک لە هونەرمەندان و هونەردۆستان لە پاش تێپەڕبوونی چەند مانگێک شانۆیی وشەی نا پێشکەشکرا. شەڕێکی بەتاڵ، ژینێکی بەتاڵ، دوای چەندی مانگ لە ئامادەکاری بە ئامادەبوونی ژمارەیەک لە هونەرمەندان و هونەردۆستان شانۆیی وشەی نا لە شاری هەولێر نمایشکرا. ئەم شانۆیە کاری نووسینی و دەرهێنانی لەلایەن سدیق حسێنەوە بۆ کراوە. شانۆیی وشەی نا باس لە ژیان و ئاستەنگەکانی چاک دەکات لەناو کۆمەڵگادا کە دایان کۆت و بەندی بەسەردا دەسەپێنرێت. هونەرمەندانی شانۆکار ئاماژە بەڕۆڵ و پێگەی شانۆ دەکەن لە هەولێر کە بە ڕێژەیەکی زۆر نمایشەکان کەمی کردووە و هەندان و پاڵپشتی بۆ شانۆکاران لەم قۆناغی ئێستادا گرنگە. جێشتە بەمانەکانی گرتو لە زانستی دەرونیدا نەزانراوە زۆری ئەو تەحەمولەی ئێمە تەحەمولی دەکەین. بووکردن ناوەڕۆکی شانۆگەریەکە شانۆگەریەک نەبوو، ئەنەما باسی خۆت دەکەی، ئازارەکانی خۆت وەکو تاکێک لەم ژیانەدا، بەڵام لەسەر تەختەی شانۆ باسی معناتی هەزارەها کەسی وەکو خۆتەکەی لەو کەم و کوڕیانە لەو دیاردە قێزەوەنانە لە نەبوونی هەست و شعوری ئینسانەتی باس لە برینەکان لە ئازارەکانی خۆتەکەی. ئێمە کەم جار ئەبووینە کارکتەر، زۆربەی جار خۆمان بووین، خودی ئاواز بوو، خودی هونەرمەندەکانی تر بوون، باس لە معناتێک گشتی هەر ئەو معناتێکە هەموو کەسێک هەیەی لە ژیاندا.